بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بسرانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خۆی گەورەتان لێبێت. خۆشحاڵین کە لە ئەڵقەیەکی نوێژیانی ئازیزمان صلی الله عليه و آله وسلم بە ئێوەی بەڕێز و خۆشەویستمان گەیشتینەوە. خۆشەویستان، لەم ئەڵقەیەشماندا دێنە سەر بەشی 13 کۆڵمەدان و ئارامگرتن. ئەوەی کە لە پێشەوە باسمان کردو لە ئەڵقەی پێشوودا ئاماژەمان پێکرد مێژوو بوو، واتە مێژووی مرۆڤ، ئەویش بەڕاستەقینە لە پێناوی دیندا. مرۆڤەکان شوێنی دین نەکەوتن تا بەرز ببنەوە و تێر ببن، دەوڵەمەند ببن، ببنە کار بەدەست. نەخێر، مرۆڤەکان بینیان دین بریتێ لە ڕێگەی ڕاست تا مرۆڤ لە خوا نزیک کاتەوە، تا خوای پێ بناسێنێ، تا لە تاریکی و گومڕایی ڕزگاری بکات. بەڵام ئەمەی بە هەوانتە دەست نەئەکەوت. هەر مرۆڤ بێ بیری لەوە ئەکردەوە کە شوێنی ئیسلام کەوێت تا خوای گەورە پێ بناسێنێ و فێری بکات چۆن لە خۆی ڕازی بکات. ئەیدی گەیشتن بەم ئاواتە زۆر سەختە. ئەم ڕێگایە قوربانی ئەوێ، ئەبێ لەناو کۆمەڵدا سووک و ڕسوا ببێ، ئەبێ لە لای خزم و کەس و کاری بێنرخ و بەها دەرچێت. دوجار ئەبێ ژیانی خۆی و ماڵ و منداڵی بخاتە ئەو لاوە. هاوڵانی پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه و آله وسلم و خوا لەوانیش ڕازی بێ ئەمان چاکەزانی. بۆیە تەنها ئەوانە شوێنی ئیسلامەکەوتن کە دەستیان لە خۆیان شۆردبوو. هەروەها لە مێژووی دوور و درێژی ئیسلامیشدا کەسانێکی زۆر بەڕاستی و پاکی خەریکی ڕازیکردنی خوای گەورە ئەبوون و باکیان لە هیچ کەس نەبوو، لە هیچ هێزێکی سڵیان نەئەکردەوە و لەسەر خزمەتی خۆیان بەردەوام ئەبوون و تا دوا دڵۆپی خوێن دامەزراوە بوون. کاتێک کە مرۆڤ بە ویژدانەوە و دوور لەلایەن گیری سەرنجی ئەم قوربانیدانە ئەگرێت و بەراوردیشی لەگەڵ سیاسەتی فشەڵی خوانەناسانەکە سەری سوڕەمێنێ. بۆچی هەڵگرانی ئیمان وەها دامەزراون و بۆچی هەڵگرانی سیاسەت و بەرژەوەندی و چەواشەش ئەوەندە دەستە پاچۆ بێ هەڵوێستن؟ بە سەرنجدانی ئەو نمونە بەرزانە کە ئیمانداران تۆماریان کردوون، چەند خاڵێک دێنە بەرچاو کە غیرەت بخاتە بەر ئیمانداران تا بەرگەی ئەو سزا سەختە بگرن کە بە بیستنی موچڕکە بەلەشدا بێت و دڵ دێنێتە لەرزین. یەکەم، ئیمان بەخوا. هۆی بنەڕەتی سەرەکی دامەزراوی موسڵمانان ئەگەڕێتەوە بۆ ئیمانبوونیان بەبوون و بەتاک و تەنهایی خوای گەورە و ناسینی بە هەموو ناوسیفەتێکەوە. بەڕادێک کە ئیماندار بۆی دەرکەوێ هێز و توانا و زانستی خوای گەورە بێ سنوورە، بەم بۆنەوە زۆری خۆش بێ و زۆریش لێ بکەسێ. بەڵێ کە ئیمان لەناو کڕۆکی دڵدا جێبەوە لە چیاکان سەنگینترە بێ و غیرەتێکی وەهاشە خاتە بەرخاوەنەکەی کە هەرچی مەینەت و ناڕەحەتی دنیا هەیە هەمووی بەلاوە ئاسان بێ. بەمە هێزی ئیمان هێزێکی ناوازەیە و بێ ئیمانان هەرگیز شتی وەها بە خۆیانەوە نابینن. هەر لەم هۆیەوە کە بەسەرەکی ئەژمێردرێ هۆیەکانی تریش ئەکەونە پێشچاو و ئەوانیش دامەزراوی و ئارامی ئیماندار زیاترەکەن. دووهەم، پایداری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە وحی بۆ هاتبوو دینی خوای بە مەردوومەکانە گەیاند. فەرماندە و پێشەنگێک بوو کە دڵەکان شەیدای ئەبوون، پێشەوایەک بوو کە خۆشەویستیەکەی دێوێ نەبوو. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە فەرماندەی گشتی ئومەتی ئیسلام بگرە گرۆی ئادەمیە، خاوەنی ڕەوشتێکی بەرز و جوان و دەروونێکی پاک و بێگرد و خەڵگری هەرچی سیفەتی جوانی مرۆڤانە بوو کە دڵەکانی کەمەندکێژە کرد و مرۆڤە بەڕێزەکانیش خۆیان بە قوربانیە کرد. ئەوەندە بەرز و بەڕێز بوو، ئەوەندە چاکەکار و پاکداوێن و دەستپاک و ڕازگۆ بوو، هەر کەسێ ساتێک لەگەڵیدا بژیایە شەیدای ئەبوو. ئەو کەسەش کە بەقەد هەموو دنیا ڕقی لێ ئەبوویەوە هەر بەوەی دەستی پیرۆزی ئەخسە سەرسنگی ئەو کەسە یەکسەر ئازیزی بەلاوە ئەبووە خۆشەویستترین کەس، نەکات دۆستانی، بەڵکو دوژمنانیشی ناچار بوندان بە سیفەتە بەرزەکانیدا بنێن و ستایشی بکەن. بگرە بۆ دوعا و پاڕانەوەیەکی هەموو حسابێکیان بۆ کرد. لە باسەکانی پێشەوەدا بۆمان ڕوون بوویەوە کە پیا و ماقوڵانی قوڕیش بڕوان بە ڕازگۆیی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەبوو. بەڵام هەوای نەفس ڕێ پێ نەئەدان ئیمان بهێنن، بەتایبەت ئەو سیانی کە بە شەودا بەنیهێنی خۆیان لە پشت دەرگا و پەنجەرەی ماڵی پێغەمبەرەوەدا ئەشارد و
گویان لەو قورئانە بەلەزەتە ئەگرت کە ئازیز لە شەو نوێژیدا خوێند بە شەودا شەیدای بۆ بوون و بە ڕۆژیش گاڵتەیان پێ کرد هەتا ئەبوو جەهل ئەیوت ئەی موحەممەد ئێمە تۆ بە درۆزن نازانین بەڵام بڕوا بەوە ناکەین کە هێناوتە ئەوە بوو قورئانی پیرۆز لە وەڵامی ئەو تێدا هاتە خوارەوە فەرمووی فإنهم لا يكذبونك ولكن الظالمين بآيات الله يجحدون جاري كان كافر كان سيجاتان وتشريان لپیغمبری خوا صلى الله عليه وآله وسلم دا اویش لسیهم جاد دا فرموی ئاگاداری کردن کە ئەمە کارێکی هێناوە ئەگەر شوێنی نەکەون ئەواتیا چون بەشیانە کە ئەوەی فەرموو هەموو تێگەیشتن کە ئەو لە خۆی قسە ناکات و ئەو فەرمودەی جێبەجێ ئەبێ کاتێکیش کە وەرگۆڕی خۆڵی وشتریان خستە سەرشان و ملی و ئەویش لە سەجدەدا بوو ئەوە بوو دوعای لێکردن ئەوانی ژێخسەر پێکەنینیان نەما و خەم و دڵەتە پێ سەری لێدان و بە یەقینی ئەیانزانی کە بەو دوعایی تیاچن ئەوە بوو دوعاشی لە عوتبەی کوڕی ئەبوو لەهەب کرد لەسەر ئەو بێئەدەبیەی کە کردی لەو ڕۆژە بە دواوە عوتبە ئەترسا ئەو دوعای گیرا ببێ کاتێکی چاوی بە شێرەکە کەوتوتی بەخوا محەممەد لە مەککەیە و منی لێرە کوشت وبەیەک کوڕی خەلەفیش کە ملهوڕێکی قوڕەیش بوو هەموو جارێک هەڕەشەی کوشتنی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کرد کەچی ئازیز ئەی فەرموو ئینشاء الله من تۆ کوژم کاتێک لە جەنگی ئوحوددا پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دای لە ملی ئوبەی کە ڕوشانێکی گەورە نەبوو ئوبەی ئەیوت هەر خۆی لە مەککە پێمی وت کە من تۆ ئەکوژم دەبەخوا ئەگەر فێکم تێ بکە ئەوە ئەمکوژێت سعدی کوڕی معاذیش کاتێک لە مەککە بوو بە ئومەیەی کوڕی خەڵەفی وت لە پێغەمبەری خوان بیستۆ صلی الله عليه وآله وسلم کە ئەی فەرموو ئەوان واتە موسڵمانەکان ئەتکوژن ئومەیە زۆر ترسا و بڕوای کرد بۆیە بڕیایدا کە هەرگیز لە مەککە دەرنەچێت بەڵام کە لە ڕۆژی بەدردا ئەبوو جەهل ناچاری کرد لە مەککە دەرچێ و کەوێتە گەڵ لەشکری قوڕەیش چوو چارترین وشتری کڕی تا لە کاتی لێ قەوماندا بتوانی لە مەیدانی جەنگ هەڵبێ هەتا ژنەکەشی پێیوت ئەبوو سۆفان ئەوە تۆ لەبیر و چیەوە کاکە یەسریبی چی پێوتی وتی نابەخوا تەنها ئەمەوێ بە دوایان نابڕۆم بەڵێ ئەمە جنونەکانی بوون ئاوەها حسابیان بۆ کرد بەڵام هاوڵان و دۆستانی هەر هەموو گیان و چاو و دڵیانە کردە قوربانی دایک و باوکیانە کردە قوربانی ئەوەندەیان خۆشەویست لە مێژوو داشتی وەها دووبارە نەبووتەوە لە ئەنجامدا ئەو کارە مەزمیان لە مێژوودا ئەنجامدا چونکە بەڕاستی پێیان خۆش بوو لە گەردنی خۆیان بدرێ بەڵام دڵکێک بەودا نەچەقێ و نینۆکێکی زامدار نەبێ ئەمەش بەکردەوە سەلماندیان خۆیانە کردە قەڵغان بۆ پاراستنی بەڕێزان لە پێشەوە باسی ئەومان کرد کە ئەو ڕۆژەی بتپەرستەکان ئەوەندەیان لە ئەبوو بەکردا هەتا بە بێهۆشی بردیانەوە مەهڵەوە کە چاوی کردەوە هەواڵی پێغەمبەری خوای صلی الله عليه وآله وسلم پرسی کامی هیچی نەکرد تا بەو هیلاکیە چوە خزمەتی و بە چاوی خۆی بینی و ئازیزەکەی ساغ و سەلامەتە خوا کۆمەک بێ لە ژیانی مەدینەدا غیرەتی هاوڵان و خۆشویستنی پێغەمبەرمان صلی الله عليه وآله وسلم بە درێژی باسەکەین بەڵام ئێستا تەنها یەک نمونە باسەکەین ابن عساکر لە سعیدی کوڕی مسەیبەوە تەخریجی کردەوە کەوتێتی یەکەم کەسێکە لە ڕێی خوادا شمشێری لە کێلان دەرهێنا بێ زوبەیری کوڕی عەوام بووە ئەوە بۆ ڕۆژێکیان زوبەیر خوای لێ ڕازی بێ لە ماڵەوە بۆ خەوی قەیلوولە ڕاکشا بوو لە ناکاو ئەم دەنگەی بەگوێ کەوت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کوژراوە بەپەلە دەرپەڕی و شمشێرەکەشی لە کێلان دەکێشا بوو لەو کاتەدا پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم تووشی بوو کە شمشێرەکەی بەرز کرد بۆ فەرمووی زوبەیرەوە چیتە وتی ئەوە کەوتە بەرگوێم کە تۆ کوژراوی فەرمووی جاویستت چی بکەی تی بەخواویستم دەست بە کوشتاری دانیشتوانی مەککە بکەم و لە کەس نەپرسمەوە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم دوعای خێری بۆ کرد شایانی باسە کە زوبەیر کوڕی سەفی کچی عەبدولمەطەلیب بووە واتا کۆزای پێغەمبەری خوا بووە سێهەم هەستکردنی هاوڵان بە لێپرسراوێتی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە سەرنجی پەیامی ئیسلامیاندا لەوە گەیشتن کە ئەم کارە سپادەیەکی یەکجار مەزنە و بەختەوەری مرۆڤایەتی لە هەردوو ژیاندا بەستراوە بە دینە پاک و بێگەردەکەی خواوە بۆیە زۆر بە پێویستیانە زانی شان بدەنە بە زەحمەت و مەینەت و باکیان لە هیچ نەبێت هەتا ئیسلام بە مرۆڤایەتی بگەێن و بە چاکترین شێوە بۆ ڕەزامەندی پەروەردگار ئەرکی سەرشانیان ئەنجام بدەن چونکە هەر کەسێ
لەو لێپرسراوی قیامەت تێگەیشت ئیتر ناتوانێت خۆی لە کارکردن و خزمەتکردن لابدا. هەر لەبەر ئەوەی کە سەرنجامی خۆلادان زۆر ترسناکە و ئەو زیانە زۆرەی کە لە مرۆڤایەتی ئەکەوێت چ لە مسلمان و چ لە نامسلمانیش زۆر لەوەش زیاترە کە یەکێک یا کۆمەڵێک خۆیان لە مەینەت و سزا لابدەن. بە بۆنەی ئەم تێگەیشتنەوە هاوڵان بووبوونە خاوەنی ورەیەکی یەکجا بەرز و قەناعەتیان کردبوو کە مردن لەو پێناوەدا زۆر زۆر ئاسانترە لە کۆڵدان و خۆلادان لە خزمەت. چوارهەم، ئیمان هێنان بە قیامەت. بەڕێزان، ئەمیش کارێکی یەکجار گەورەی کردووە سەر دڵ و دەرونی ئیمانداران، چونکە یەقینیان هەبوو کە دوای مردن زیندوو ئەکرێنەوە و لە بەردەمی خوای پەروەردگاردا ئەوەسێنرێن و محاسەبە ئەکرێن و ئەو ڕۆژە دڵسۆزان و نیەت پاکان پاداشتی خزمەتەکان وەرەگرتنەوە و سەربەرزی بۆ سەرفرازانی ئەو ڕۆژەیە. هاوڵان لایەکەوە بە تەمای ڕەحمی خوا بوون و لەلایەکیشەوە لە سزای سەختی زۆر ئەترسان، هەروە قورئانی پیرۆز وەسفیانەکات و ئەفەرمێ يؤتون ما آتوا وقلوبهم وجلة أنهم إلى ربهم راجعون. چونکە ئەیانزانی کە دنیا بە خۆشی ناخۆشیەوە و بە ئازار و ناز و نیعمەتیەوە لە ساو قیامەتدا باڵە مێشولێک ناژی، بۆیە هەموو سزا و ئازارێکیان بەلاوە ئاسان بوو و باکیان لی نەبوو. پێنجەم، بەرەکەتی قورئانی پیرۆز. لەو بارودۆخەنە هەموارەی مەکەدا کە هاوڵان لەژێر سزا و ئازاردا ئەتلانەوە، سوورەتەکانی قورئانی پیرۆز ئەهاتنە خوارەوە و بەڵگەی ڕێک و پێکی ئیسلامیان ئەسەلماند و ئامۆژگاری مسلمانانیان ئەکرد، هەتا دان بەخوایاندا بگرن و لەسەر ڕێبازی خۆیاندا مەزراو بوون و چاو لە ئیماندارە پێشینەکان بکەن کە بە هیچ شێوەیە کۆڵیان نەئەدا و بەرگەی سەختترین سزایان نەگرت. بۆ نمونە قورئانی پیرۆز ئەیدا بەگوێ ئیمانداراندا: ئەی کۆمەڵی ئیماندار، ئەگەر بەتەمام بچنە بەهەشت، سەرنجی مسلمانەکانی لەمەوە بەربگرن کە چۆن ناڕەحەتی و سزا و ئازار بەشیان بوو. سەرکەوتنی خوا ئەوەندە دوا ئەکەوت خەریک بۆ ئارام و وزەی ئیمانداران تەواو ببێ، هەتا پێغەمبەری موژدەدەریان بەسەر سوڕمانەوە لەگەڵ ئیمانداراندا پرسیاریان ئەکرد کە سەرکەوتنی خواکەی دێت. خوای گەورەش بەڵێنی ئەدا کە سەرکەوتنی خوا نزیکە. أم حسبتم أن تدخلوا الجنة ولما يأتكم مثل الذين خلوا من قبلكم مستهم البأساء والضراء وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله ألا إن نصر الله قريب. هروها قرآنی پیرۆز بەسەر سوڕمانەوە پرسیاری ئەکرد: ئایا خەڵکی ئەیانەوێت تاقی نەکرێنەوە و لەسەر دینی خوا سزا و ئازار نەچێژن؟ بەڵکو هەر ئەوەندە بڵێن ئیمانمان هێنا ئیتر کاری سەرشانیان تەواو بێ؟ نەخێر، ئەوانەی پێشی ئەوان هەر هەموو تاقی کراونەتەوە تا ئیمانداران و ڕازگۆیان بناسرێن و درۆزن و بەرژەوەندی بازانیش هەر بناسرێن. ألف لام میم أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين. لهمان كادا قرآنی پیرۆز ئەهات و پەرچی هەڵە و نەزانی کافران و ملهوڕانی ئەدایەوە و قسەی ئەبڕین. لە هەمان کاتدا هەڕەشەی لە ئەنجامی هەڵوێستی خوار و خێچیانە کرد و سەرنجامی کافرانی ئومەتە پێشینەکانی ئەخستە بەرچاویان و تێی ئەگەیاندن با ئەوانیش بە تەمای هەمان چارە نووسن ئەگەر لە کەلی شەیتاندا نەبەزن و ئیمان نەهێنن. هەروەها سەربەرزی دنیا و قیامەتی ئیماندارانیشی خستە پێشچاویان، ئیتر با باسی خۆشی و ڕابواردنی بەهەشت بۆ ئیمانداران و خواناسان و سەختی و نالەباری سزا و ئازاری دۆزەخ بۆ کافران و سەرپێچی کاران لەولاوە بوەستێن. شەشەم، مژدەکانی سەرکەوتن. هەرچەندە مسلمانەکان لەو پەڕی بێدەستی و کەم هێزیدا بوون، بەڵام هەر لە یەکەم ڕۆژەوە ئەوەیان لا ڕوون بوو کە مسلمان بوون بریتی نییە لە گەیاندنی سزا و ئازار بۆ مسلمانەکان، چونکە ئەو سزا و ئازارە تەنها بۆ تاقیکردنەوەیە و هیچی تر، بەڵکو هاتنی ئیسلام بۆ ڕزگارکردنی مرۆڤە، بۆ لەناوبردنی هەموو بەزم و باوێکی نەفامیە، بۆ وەرگرتنی دەسەڵاتە لە مەرهوڕان تا چاگوستان کاروبار بەدەست بگرن و تێکڕای مرۆڤایەتی بەحەسێتەوە و پەروەردگار ڕازی بکرێ و بەندەکانی خوا فێری ئەوە بکرێن کە پێویستە ملکەتیان تەنها بۆ خوددا بێ. قورئانی پیرۆز کە هاتە خوارەوە مژدەی سەرکەوتنی ئەدا، ئەبێ چاکەویستان سەرکەون، خێر و چاکە ئاواتی مرۆڤی بەڕێزە، مرۆڤی چاکویست چارەی زوڵمی ناوێ،
مێژووی مرۆڤایەتی بریتێ لە زۆرانبازی حەق و ناحەق و سەرنجامیش هەمیشە بۆ پیاو چاکانە. بەڵێ لە ڕۆژانی سەختی مەککەدا کە مسڵمانەکان گیریان خواردبوو ئەو ئاەتانە ئەهاتنە خوارەوە کە باس لە زۆرانبازی نێوان پێغەمبەران و گەلەکانیان ئەکەن کە چۆن ئەو بەڕێزانیان ئازارەدان و بەدرانە خستنەوە کەچی لە ئەنجامدا سەرکەوتنی خوا پێشکەش بە خواناسانە کرا و کافران و زاڵمانیش سەر شۆڕ و خەجاڵەتە بوون و بە سووکی سەریان ئەنایەوە و سەرزەوی ئەبووە مڵکی خواناسان. ئەم چیرۆکانە هەردوو لای تێ ئەگەیان کە ئەی خواناسان مژدە بێ و ئەی کافرانیش تیاچوون و سەرشۆڕی بەشی ئێوەیە. بۆ نمونە لەم چەند ئاەتەدا خوای گەورە باسی ئەو بەڵێنەی خۆی ئەکا کە بە ئیماندارانی داوە کە سەربازانی خوا سەرفرازە بن و خوانەناسانیش دەربازبوونیان بۆ نییە. ولقد سبقت كلمتنا لعبادنا المرسلين إنهم لهم المنصورون وإن جندنا لهم الغالبون فتول عنهم حتى حين وأبصرهم فسوف يبصرون أفبعذابنا يستعجلون فإذا نزل بساحتهم فساء صباح المنذرين. ياخذ فرميه سيهزم الجمع ويولون الدبر جند ما هنالك مهزوم من الأحزاب. دەربارەی کۆچکەرانیش بۆ حەبەشە ئەفەرمێ والذين هاجروا في الله من بعد ما ظلموا لنبوئنهم في الدنيا حسنة ولأجر الآخرة أكبر لو كانوا يعلمون. کافرەکانی مەکە داوایان لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کرد هەتا چیرۆکی یوسف پێغەمبەریان سەلامی لێبێ بۆ باسکە. ئەوە بوو سوورەتی یوسف هاتوو دای بەگوێی هەمواندا کە چۆن براکانی یوسف خەجاڵەت بوون و بەبێ دەسەڵاتی گەڕانەوە بەردەست یوسف. ئەوە هەموو سەمکارێکیش وەها خەجاڵەتە بێ بە تایبەت دانیشتوانی مەککە کە بە ناڕەوا سزای ئیماندارانیان ئەدا و ژیانیان لێتاڵ کردبوون. هەروەها وەک چەرخەکان و شوێنەکان ببن بەیەک وتوێژێکی نێوان کافران و پێغەمبەرەکانیان بەگشتی باسەکە. کافرەکان ڕوو لە پێغەمبەرەکانیان ئەکەن و دوو ڕێگەیان بۆ دائەنێن یا ئەوە تاواز لەو دینە بهێنن کە بانگەوازی بۆ ئەکەن و بگەڕێنەوە سەر دینی ئەوسایان یا ئەوە تا لە وڵات دەرەکرێن و پێویستە ئەو شوێنە بەجێ بهێڵن. دیارە پێغەمبەران سەلامیان لێبێ ناتوانن لەبەر دوو ڕۆژ ژیانی ئەم دنیاە دەست لە دین هەڵگرن و خوای پەروەردگار بەڕەنجێن و خۆیان خەجاڵەتی قیامەت بکەن. لە هەمان کاتێشدا کە مەلهوڕان دەستیان لێ ئەوەشێن و شار بەدەریان ئەکەن ئەوان دەسەڵاتێکیان نییە لەبەر ئەوە خۆیان ئەدەنە دەست ئەو خوایی کە ئەوانی بۆ ئەو کارە هەڵبژاردووە. لێرەدا سۆزی پەروەردگار ئەبزوێ و فریای بەندە گوێڕایەڵەکانی ئەکەوێ و وەحی بۆ پێغەمبەران دێت و بڕیاری ئاسمان ئاشکرا ئەکا کە سەمکاران تیا ئەچن و لە جێی ئەواندا خوای گەورە ئیمانداران نیشتەجێ ئەکا. بەو مەرجەی ئیمانداران ترسی خوا و هەڕەشەی قیامەتیان بە چاکی لە دڵدا بێ. وقال الذين كفروا لرسلهم لنخرجنكم من أرضنا أو لتعودن في ملتنا فأوحى إليهم ربهم لنهلكن الظالمين ولنسكننكم الأرض من بعدهم ذلك لمن خاف مقامي وخاف وعيد. هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم مژدەی سەرکەوتنی مسلمانانی ئەدا بەتایبەت لە وەرزی حەجدا وەک مژدەی بەهەشتی ئەدانێ ڕاستەوخۆ مژدەی دەسەڵاتی دنیاشی پێ ئەدان بەڵێ مژدەی سەرکەوتن و ئاسایش و ئاشتی و خۆشگوزەرانی کەواتە سزا و ئازار کاتین و ئەوەندە ناخایەنن. بەڕێزان ئەمانە هەندێک بوون لەو هۆیانەی کە بوو بوونەمایی هێز و زەورە و دامەزراوی بۆ کۆمەڵی ئیماندار. خوای گەورە دڵ و دەرونی ئێمەش وەها دامەزراو بکە تا کاری پیرۆزی سەرشانمان ئەنجام بدەین و خوای گەورە لە سەربەرزی دنیا و قیامەت بێبەشمان نەکات. بەڕێزان و خۆشەویستان لێرەدا ئەڵقەی ئەمجاری ژیانی ئازیزمان صلی الله عليه و آله وسلم کۆتایی پێ ئەهێنین تا ئەڵقەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.